نهاجی بەرەخۆ دمەنجەم خانم فەسلە یوسف ئەندامە دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسێ باواکێ ڕاستەڕاست جێ بەژاری حەسێکی ڕۆژەبای کوردستان ئەمڕێ خانم فەسلە دەم باش بەریا هەموو شتێکی بەری کۆز لەسەر بنپێکردنە ڕاستم خوازم دەستپێکتە بەحسا بنپێکردنێ بکێ چاوە ئۆفیسە پارتیاتە یاوە هاتە شەوتاندە بەلێش خوا دەستپێکێ ئێوارەوە بخێر بێ و هەموو تەماشەوانی قەنالە ئارکێ بویر چێبوو ڕۆژائینێ دێ دوێ هەیدێ سعات پشتی یازدێ شەوێ بوو شخوا ئۆفیس نۆرمال گرتی بوو یعنی هەڤالێمە کەس لێتە نەبوون جیرانێمە جیرانێ ئێ ئۆفیسێ علمێمەکردن ئێمە ئۆفیسێ گۆوا ئۆفیساوە شەوتاندن خویا ژمەر وێنە هاندنمە سێ کەس بوون ڕووگرتی بوون و چەکدار بوون و سەر دیوارێ حەوشێر دابێن حەوشا ئۆفیسێ و بیدۆنێک مازۆت موان ڕێیە بڕێ ئۆفیسێ لە غورفێوێ مطبەخاوێ حەوشاوێ گشی دڕەشینن وطبعا وەک مەگۆ جیران جی وان دەحستن حتا جیرانێکی دبێژە ممکینە و چ دخوازن دبێژە ئەڤنە ئیشێتەی هەر دەری کە مالا خودە و وەک دبێژی ئاگر ئەو بخواش بەرگۆ جیران بوان حسیان ئاگر ئاگرێ نظام ئاگر یەبدو وێنەکەتی وەک وێنەیە گیانمە و ڕەڤیان بڕاستی بش بەرگۆ دەردۆرێوان وەک مەگۆ بوان حسیانە ئەر تشتێ ژغەینی بێ بڕاستی دەریێوێ شباکێوێ گژەکەنان دنژی ئەلژی ئەر تشتێک چێ ببوو یعنی ئەبوویەرە ڕۆژائینیە ئۆفیسامەد باشە خانم فەسەزی بەمە سەر داخوایانیاوە ئەنەکەسێ ئیدانە بەردامیە بنپێکردنێن پەیادەت یعنی بەردەوام دەمە ئۆفیس تێنە شەوتاندن ئیدانە دەردکەوێت داخوایانیە ژەلیانە کەسێ بە دەردکەوێت دەخوازێت ئەمریکاتکە دەخوازن مەزلوم عەبدێتکێک و سنوورێک ژوا بنپێکردنەڕە وەرەدێنێ لێ حتاوەکە ئیرۆ vê diqaste pevre dişteğilin rêgirî jêr nehatiyekirinin ne mezlûm Ebdî Berkê xwe ra bo Snûrdaniye û ne Amerîka yanî çare çi ye yanî divir wekane kesî hûn çi bike بله شخوا جێ مخابنیەی بڕاستی ئەف کریارێ خەراب ئێگۆ لە تووشی ئەنجومانە مەی نەشتومانی کوردی و ئالیگرێ وێ بەردەوامن بڕاستی چ شەواتا ئۆفیسا بێ چ گرتنا هەڤال و ئالیگرێ وێ بێ چ فشارە گۆل سەرمالباتی پێشمەرگا چێت بێ چ ئەف زارۆکێ ئێ تەمەن بچووک ئێ گرتێن اختیتافکردن یعنی ئەف کریارێ چەوت بڕاستی نەهاتنە ڕاوەستاندن وەکو ئانی زمانژی یعنی جێ مخابنیەی ئەر تشتێ بۆچێ دەبێ بێگومان ڕێڤەبەریا قەسەد دسوورەت دەیێ و کینگا مەداخویانێژی دەرخستن مەژوان ڕیشاندیە مەژعالی طرفê gerantor jî ji wan re jî ji Amerîkana re ji balyosê Amerîkî re meşandiye lê ti bersiv jêr tune ye tenê ew belgenama got birêz Mezlûm Ebdê û balyozê Amerîkî li ser emze kirbûn û ji 6 xala bû ag ji bo wek dibêjî ev kiryarana ev bê binpêkirina bi dawî bibe me dixwest gotê keve praktîkê de û me dîtina xwe dawî de bi balyosê Amerîkî re me tekez kir wek serokatiya encûmanê ew belgename tê kevwarê praktîkê de û ev binpêkirin bên rawestandin dagwa em karibin carek din diyalogê vegerin heta niha aliyê Amerîkî ji me tekez bikin û em bên em ê wek dibêjê hedekî ji van kiryara dênin lê mixabin yanî hatina wan jî gelekî te'xîr bûye ev jî vê derfetê ji xwe re istiqlal dikin û wek dibêjê berdewamin di van kiryarê xwe de her wiha rêveberiya qesed bû qesedê bixwe bi rastî jî yanî deng jê nayê bêdengî hemberî van kiryara pirs divirde dema ku Mezlûm Ebdê soz de û her du birêstîman oso xalên werekeftina bera Mezlûm Ebdê û David Bramstein de eşkere kirin ku wê sinûrek ji bo binpêkirina nûrê danîn
بێدەنگیا مەزلوم عەبدێ چ شڕۆ بنۆکانە کەسە چڕۆ بەژێرتکن تۆ کە سکرتێرە پارتیاک و ئۆفیساوە هاتی شەوتاندن و چژێرە بژن دەماک و بێدەنگە لە هەمبەر تەبایە کریارن شەوتاندنا ئۆفیسا ڕەماندنا زارۆکان و دە هەمان دەمێدا فشارکردن لەسەر مالباتن لەشکرە ڕۆژ دڕیاوان بە ئێریشی لەشکەران دکن لەشکرە ڕۆژ دکن ئەس بەلکی وەک دبێژێ ئەس نەرینا خۆی شخصی ئەس دبێژم بڕاستیژی ئێمە جەمێ یعنی بێدەنگیا برێز مەزلوم عەبدێ ئەس دبینم تێوێ واتا گۆ نکارە بڕاستی vê rewşê debit bike û nikarî ev xelkê govan karê xerab û çew dikin wek dibêje hedekî ji wan rideyne di ser wan rene yani em fêm dikin ev xelkaya ev komîd di ser sultan wan reyî bi rastî em bêjin باشە خانم مادام ji ber çi soz tênedan yani ene kesê jî hêviyan li ser wan sozan girêv dê madam hûn gihiştinewê qenatê to ke kes şexs ku ev kesên ve binpêkirina dikin ser mezlûm Ebdê re ne madam ji ber çi mezlûm Ebdê sozat dê û ene kesê hêviyan li ser wan sozên mezlûm Ebdê girêv dê براستی ئێمە بخوا یعنی me hêvî li ser girêv da û demekê bi rastî jî me digot birêz mezlûm Ebdê wê kare bi vê rewşê yani belkî ne bi dawî bike heta dawî ji ber em zanin heta lê me digo wê eleqel wê hinekî kêm dikî van astengiya lê mixabin divê qonaxa dawî de zêdetir jî bûye tê wê wata bi rastî ê got van karê xerab û çew dikin dixwazin van danostandinê me kurdî kurdî têk bikin خانم فەسڵا زاوەکە خویایە دەنگ جەم خانم فەسڵە هاتە بڕین سپاس بۆ خانم فەسڵە یوسف سکرتێرە پارتیا یەکێتیە دیموکراتی کوردستانی کوتب مرەبیت هەمان دەمێدا ئەندامە دەستیا سەرۆکەتیە ئەنەکەسی